جەنابەت لێرە ئۆتۆمبیلەکە تایبەتە وەستاوی بۆ ڕیبارەکەی بۆ ڕیبار ناکەم ئەی چی بارەکەی ئێستا کارتە فڕۆشم لەوە پێشوتیان مەمنوعە پێش وەخت بۆ ڕیت با کردەوە ڕسمەکانە من بینی هەموو ڕسمیان ئەزانم بە بەڵگەوە حالیان کارتە فڕۆشەوە جێشم ئێستا حالیان بەڵام پێش وەخت ئیش دەکرد ئەو چەند چەند بۆ داناوە ئەم چەند هەر لەبانی بوو بۆ شەر نییە خۆی لە چەنددانی سیارە هەیە هەر تایبەت ئیسە بۆ سیارەکەی تو بەس بە یارمەتی خۆت من بۆ سیارەکەت هاتم تێگەم هەمووی بە بەڵگەوە ڕسمیان لایە ساق پیکەبەکان ژمارەی ئۆتۆمبیلەکەت و ڕنگ و هەموو هەتا خۆچی تیای ئەزانم زووتر من پرسیارێکت لێکم پرسیارێکت لێ تۆ ڕزقت لەسەر ئەو سیارەیە تقریبا وایە باش بۆ نایڤڕۆژی پیکابێ بکڕی وڵی پیکاب بەچی بکڕم پیکاب گرانە بۆ گرانە گرانە لە هەموو هەرزانتر پیکاب خۆ من ناڕم بڕۆ 22 بکڕا بڕۆ پیکابێ دێر بکڕا پیکابێ پێنج دێرێ بکڕی 5,000 بکەی گەرە 50,000 لێ دێر چۆن یعنی تۆیان ئەوەیە ئەوانە ئەمە ناڵێن بەو شێوە کاکە گیان تۆ سیارەکەت کۆنە سەهری کۆم دوای سامی ئەزان سیارەکەم دێ لە بەیانی وەتانی مەڕۆ من کارتە فڕۆشم ئێستا زۆر هەر شوێنەکەت وەستانی قەدەغەیە ئەم شوێنە قەدەغەیە مخالف وەستاوی ئەستان ناو ئیسیدارەکە وەستاوی لێرش قەدەغەیە جگە لە ئەو دوو سەرپێچیت هەیە ئێمە لەسەر داواکاری ئەو بەڕێزانە لەبەرەوەی حەقن ئیجراعاتان لەگەڵاکەین هیوادارم بۆ جاریکە دووبارە نەبێتەوە